Maddi değerde elle tutulan şeyler. ئەوڕۆ ڕۆژی کەلتوری تورکمانیە 24 هەموو ساڵێ لە عێراق تورکمانەکان لە بەغدا و کەرکووک و هەولێر یادی ئەو ڕۆژە دەکەنەوە. یادی ئەو ڕۆژە چۆن دەکرێتەوە بە پێشانگای کەلتوری تورکمانی و بە جلوبەرجی تورکمانی و شعر و قۆریات و حتا سمینار و کۆڕ پێشکەش دەکرێتن زانیاری دەربارەی ئەو ڕۆژە پێشکەش بە خەڵکی تورکمان دەکرێت. ئەم ڕۆژە ڕۆژی کولتوری تورکمانەکانی پێ دەڵێن وەکو هەموو ملەتانی جیان ڕۆژیشان هەیە وەکو کولتور و عادات و تەقالیدی خۆیان وەکو گۆرانی وتنیان قۆریاتی تورکمانی و هەروها قەڵای هەولێر بۆی کە مەشهورە کە کەسانێکی هەولێری تورکمان دێرین تێدا ژیاون و هەروها ئەو کاتیش چەندین سەدەبەر لە ئێستاش عادات تەقالیدی خۆیان هەبووە. ئێمەمانەوێ یەکەم هەنگا و ئەخیر هەنگاومان نابێت بۆ نیوەکردنەوەی شارەکەمان ئەم کالی تۆزانیشە جادەکەیان گرتووە ئەمانەوێت لە بەدیلی ئەمانە درەختی جوانتر و چاکتر بناژی. ئێمە وەکو بەشی باخچەکانی شارەوانی حملەیەکمان کردووە لە ناو شاری هەڵەبجا بۆ لە ناوبردننی ئەو دار و درەختانەی کە ناویان کاری تۆزە لەبەرەوەی کاری دۆز درەختێکی زۆر خراپە بە کەڵکی ناوشار نایەت لەبەرەوەی ناسکە بە بەفر و باران کە لێی بە یەکسەر ئەکەوێ. ئێمە و درەختانە لە ئابین کە لەسەر شقامە گشتیەکانن لەسەر جادەی گشتین لەبەرەوەی زەرەر و زیانە دەن هەروەها بەرز بوونەتە هۆی خراپکردنی تەلی کارەبا لەسەرەوە دیمەنی شارەکەی تێکداوە. هەستمان بۆ بۆشایە کرد کە لە نێو کۆمەڵگە هەیە مەساڵان ڕابردووش وەکرێخراوێکی کۆمەڵگەی مەدەنی لە هەوڵی کتێب بووین چونکە بۆشایەکی زۆر لە کۆمەڵگە هەیە بۆ نە کتێب بەخشین بە زیندانیانی سۆران بە دام دەستگا پەروەردەیەکان ئەو قوتابخانانەی کە کتێبخانیان هەیە سەروی 700 ناونیشانی زۆرا زۆر کە ئەمەش خۆی لە خۆیدا گەیاندنی سوودێکە بە تاکانی کۆمەڵگە بە خوێنەر بە دۆستانی کتێب ئەوەی زۆر گرنگە خوێنەران و هاوڵاتیان دەتوانن لەم چەند ڕۆژێکە من لە سۆرانین بتوانین سەردانی ئەو پیشەنگای بکەن و کتێب دەست بخەن. ئەو پێشانگایە وا باشە ناوبەناو زوو بکرێتەوە بە حکمی ئەوەی ڕاستە لەوانەیە کتێبەکان لە دەرەوەش هەبن بەڵام لێرە بە حکمی قەیرانی دارایی داشکانەکە زۆرتر بووە و ئێمەی خوێنەر ئەتوانین لێرە ئەو سەرچاوانە بەدەست بێنین کە لەوانەیە لەو کتێبخانانەی ئێرە بەدەست نەکەون و ئینسان بۆ بەرەو پێشبردننی مێشکی خۆی ئەتوانێت سوود لەو کتێبانە وەربگرێت جالایەنی زانستیەکەی بێ یان لایەنی دەروونناسی بێ کە زۆر پێویستە بۆ ئێستا بۆ توێژی گەنج بە تایبەتی.